يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني زۆر بەڕێز، کەسایەتی ئینسانی مسلمان لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنێکە باس کراوە کە ئەوانە کەسە خاوەن ڕێزەکانن لای خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز و پڕ بەرەکەت و بەخششدا ستایشیان کراوە. لە وتارەکانی ڕابردوودا هەندێکمان باسکردن، لە وتاری ئەمڕۆدا پشتیوان بە ویست و ڕەحمەتی خوای پەروەردگار باسی ئەو کەسانە دەکەین کە جەنابتان ئاسا ئەو ئاەتە بە ویستی خوا دەمانگرێتەوە. مەردەکانی ناو مزگەوت، کەسایەتیەکانی ناو مزگەوت و ماڵەکانی خوای پەروەردگار چێن؟ لە مزگەوتە خوای پەروەردگار کەسایەتیەکان دەردەخا لای خوا. ئەو کەسانە زۆر بەڕێزن کە مزگەوت خودی خۆی کە ماڵی خوایە زۆر بەڕێزە. دایکمان خاتو عایشە دەفەرمێ: أمرنا رسول الله صلى الله عليه وسلم أن نتخذ المساجد في الدور وأن تطهر وتطيب. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێدەکردین لەگەڵ دروستکردنی هەر گەڕەکێکدا مزگەوتی بۆ دروست بکەن. نابێ هیچ گەڕەکێک بێ مزگەوت بێ لە ناو جیهانی مسلماناندا. هەروەها دەشی فەرموو کە مزگەوت دروستکرا دەبێت دووشتی ڕەچاو بکرێ. ئەن تطهەرە، ئەو مزگەوتە دایمە پاک و پوخت بێ. نابێ مزگەوت لەبەر بۆگەنی نەتوانی بچێن ناویەوە. نابێ مزگەوت پیس و پەڵۆغ بێ کە نێو چاوانتدانە نەزانین لەکوێ سوزدە بەری. ئەبێ مزگەوت بۆنی خۆش بێ، بە بۆن خۆشترین بۆن خۆش بکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە ئەوەی دانا مزگەوتتان کە دروستکرد ئاگاتان لە پاک و خاوێنیەکەی بێ، هێندە پاک و خاوێن بێ، بۆنی خۆش بێ. بۆیە سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی: من أكل البصل والثوم والكراث فلا يقربن مسجدنا فإن الملائكة تتأذى مما يتأذى منه ابن آدم. إمام بخاري مسلم فرمودەکەیان ڕیوایەت کردووە. هەر کەسێک لە ئێوە پێویستی بۆ حەزی کرد، خواردی، چی خوارد؟ پیازی خوارد، سیری خوارد، کەوەری خوارد، فلا يقربنه، بە هیچ شێوەیەک نزیکی مزگەوتەکەمان نەبێتەوە. نەیفەرموو هەر نایەتە ناو مزگەوت، هەر نزیکیشی نەبێتەوە. بۆچی؟ چونکە فریشتەکانی خوای پەروەردگار ئازار دەچێژن بە بۆنی ناخۆش بەو بۆنانەی کەوا بەنی ئادەم مرۆڤەکان بۆنەکەیان پێ ناخۆشە. هەر شتێک ئازاری لوتی تۆ بدا ناڕەحەتت بکە، مەلایکەتی خوای پەروەردگار پێی ناخۆشە. فەرمووی هەر کەسێ ئەمانەی خوارد نایە نزیکی مزگەوتەکانمان نەبێتەوە، نزیکی کۆڕ و دانیشتنەکانمان نەبێتەوە، ئازارمان نەدا. ئەمڕۆ ئەگەر کەسێک ئەوەشی نەخوارد بێ، ئەبێ ئاگای لە خۆی بێ کە هاتە ماڵی خوای پەروەردگار نابێ بۆن خڵتەی جگەرەی لێبێ. ئەگەر جگەرەکێشیش بێ هەر چۆنە بێ ڕاهاتووە لەگەڵ یا ئەبێ دەمودانی وا پاکاتەوە کە لە ناو مزگەوتە ئەوەی لە تەنیشتەوەی بۆنی خڵتەی جگەرە لێ نەکە. ئەبێ بۆنی گۆرەوی نەیە، ئەبێ لاشەت پاک بێ، ئەوەندەی عەرەق نەکرد بێتەوە ئەوەی کە لە تەنیشتەوەیە کە لێن نزیکە ئازاری پێ بخوا. چونکە پێش ئیماندارەکەی هاوڕێن لە مزگەوتە مەلایکەتەکانی خوا پێی ناڕەحەت دەبن. تۆ ئازاری فریشتەکانی خوا دەدەی، ئیتر چۆن خێرت بۆ بنووسن؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بەوە کرد مزگەوت کە دروست کرا ئەبێ پاک بێ، ئەبێ بۆن خۆش بێ. لە هەمووان ئەساستر ئەوەیە بەنێتێکی خاوێن بۆ خوا دروست کرا بێ. سەروەرمان لە حەدیثەکەیە کە مسند ئیمام ئەحمەد هێناوێتی دەفەرمێ: لا تقوم الساعة حتى يتباهى الناس في المساجد. خەڵکی نەدڵنیا بن ئەم دنیاە کۆتایی پێ نایە، قیامەت نایە حتا یەکێ لە نیشانەکانی بەچاوی خۆتان دەبینن، ئەویش ئەوەیە خەڵکی خۆ هەڵدەکێشن بە مزگەوتەکان و ماڵەکانی خواوە.
کابرا بەس بۆ ئەوە مزگەوت دروست دەکا ناوی خۆی و باب و باپیر و عەشیرەت و فڵان و پیشەکەی لەسەر بنووسێ کاکە من ئەو مزگەوتم دروست کردووە ئاگاتان لێبێ ئەبێ 100 کەناڵ باسی بکە بە پرسی ئەو دەبێ مەلای مزگەوت تارەکە چۆن بخوێنێتەوە داخۆ جەنابی چۆنی حەز لێیە چێ لەکوێ دانیشێ وەکو ئەوەی دیواخانی لە ماڵێ دروست کرد بێ نەک ماڵی خوا پەنا بەخوا ئەوە یەکێک لە نیشانەکانی هاتنی قیامەتە تێکچوونی شیرازەی دنیاە ئەگەر مزگەوت خالیس لەبەر خاتری خوا دروست نەکرا هەروەها فەرمووی یەکێ لە ماناکانیشی ئەوەی زانایان دەفەرموون لەناو مزگەوتە خەڵک خۆ هەڵکێشێ بە مزگەوتەوە خەڵک خۆ ڕادا بەسەر یەکتردا مزگەوت بێتە شوێنی خۆنواندن نەک برایەتی و تەبایی و خۆشەویستی ئەو مەردانەی کە خوا لە قورئان ئاستایشی کردوون و لە مزگەوتا دەردەکەون لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 108 دەفەرمێ فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين لناو ماڵەکانی خوادا ئەمە لە هەمووی جوانتر و ئەساسترە مزگەوت چەندە بیناکەی جوان بێ چەندە پاک بێ چەندە بۆن خۆش بێ چەندە بۆ خوا بە نێتێکی خاوێن دروست کرا بێ ئەگەر ئەوانەی لە ناویان بوون ئەم ئاەتە نەیگرتنەوە دیسان مزگەوتەکە مانە ئەسڵەکەی خۆی ناگەیەنێ ئەوەی بۆی دروست کراوە نایگەیەنێ خوا دەفەرمێت لە مزگەوتەکانە مەردانێکن عەرزم کردوون پێشتر ریجال لە قورئانە بە معنای نێرینەبوون و پیاوبوون نییە ئەوانەی دێنە مزگەوت مەردانێکن يحبون أن يتطهروا بەڕاستی لە دڵەوە شەیدای خۆپاکردنەوەن خوا دەفەرمێت بەڕاستی خۆ ئەو کەسانەشی خۆش دەوێت بە ئەندازەی ئەوەی کە تۆ حەزت لە خۆپاکردنەوەیە لە ماڵی خوادا بەو بڕەش خوا تۆی خۆش دەوێت جا خۆت بزانە قیاسەکەت چەندە ئەو خۆپاکردنەوە يحبون فعلی مضارعە بۆ ئیستیمرارێت و بەردەوامیە بەردەوام ئاواتیان ئەوەیە خۆ بگەیەنە ئەم ماڵانەی خوا و خۆیانی تێدا پاککەنەوە شەیدای خۆپاکردنەوەن خۆشەویستیان بۆ خۆپاکردنەوە هەیە بەو ئەندازەیەش خوا بەڕاستی ئەوانەی خۆش دەوێت کە زیادە ڕەوی دەکەن لە خۆپاکڕاگرتن و خۆشەویستکردن لای خوای پەروەردگاردا ئەو خۆپاکردنەوانە خۆشەویستانم یەکەمیان تارەتی خاوێنە إمام حضرت أبو هريرة رضي الله عنه خالي بالصحابي بيبرزي في غنبر صلى الله عليه وسلم دفرمي أما آياتي 108 سورة التوبة نزلت في أهل قباء لباري دانشتواني مزقوتي قباء وهات وتخواروا دفرمي أوان كانوا يستنجون بالماء بردوام تارتيان بآو دقرت لعربستان أقشوانك آوي كم بوا لشرع دروسة ببردي شخوت باك بكيوا بكرسكي شخوت باك بكيوا ئەوان بە ئاو تارەتیان دەگرت خواستایشی کردن کەواتە هەر کەسێ تارەتی پوخت و خاوێن بێ و هەروەها سەر ئاوەکەش بە خاوێنی بەجێ بێڵێ لە ماڵە بەیان لە مزگەوت بێ کە هەستا ئەو تەوالێتە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان دوو لە ڕوویەوە وا بەجێ نەهێڵە کە خەڵک دوای قێزی لێ بکاتەوە هەم خۆی جوان پاک و پوخت کاتەوە هەمیش تارەتێکی پوخت بگرێ و شوێنەکەش بە پوختی بەجێ بێڵێ خواستایشیان دەکا ئەوەش ئەجرێکی گەورەیە بۆت لای خوا مردەکانی خوا لەوێەوە دەست پێ دەکەن کە تارەتیان خاوێنە حەزیان بە خۆپاکردنەوەیە دووەمیان جلوبەرجیان خاوێنە کە دێنە ماڵی خوا بۆنیان خۆشە بە ئەندازەی دەسەڵات و کڕینی بۆنێکی خۆش بابچینە خزمەت ئەو فەرمودەی کە ئیمامی موسلیم بە ژمارە فەرمودەی 666 ڕیوایەتی کردووە لە صحیحی خۆیدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من تطهر من هەر کەسێک جا پیاوێکە کە دێتە مزگەوت ئەو خوشکە ڕووسور و کچە سەربەرزانە من کە ئێستا لە مزگەوتەکان و ماڵی خوادان و شوێنی تایبەتی خۆیان هەیە ئەمما مەڕیش سپی و بەتەمەنە خاوەن ئەزمونە پڕبەرەکەتانن ئەم گەنجە جوان و لاوانەی ئەهلی مزگەوتن هەمووانمان دەگرێتەوە هەر کەسێک لە ماڵەوە فی بەیتیهی لە ماڵی خۆیەوە تەطەهەرە خۆی پاک کردەوە سەیری حەدیسەکە کەن زۆرجا ئەو حەدیسە کوردیانەم خوێندوێتەوە دەرجمە کراوە لە ماڵی دەستنوێژی گرت خواخوانا پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە من تەوەضەء کەسێ لە ماڵی دەستنوێژی گرت حەدیسەکە ناگەورەترە لەوە هەر کەسێ لە ماڵی خۆیدا یەکەم شت جوان جوان خۆی پاک کردەوە لەشێکی بۆن خۆش پاک و پوخت خۆشوەرا و دەستنوێژێکی پاک و پوختی شەرعیانە دوور لە ئیسراف و زیادەڕەوی و وەسوەسە ئەمە دەستنوێژەکەی گرت ئەمجا پاشان جلوبەرجێک کە هەیەی و خاوێنترینە و جوانترینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی تردا فەرموویەتی نەدەبوو ئایا ناکرێ ئینسان توانای ئەوەی هەبێت دوو دەست جلوبەرگی هەبێ
یەکیان بۆ ئیش و کار و کار و کەسابەتە لەشە ساغ بێ، یەکیان تەرخانکەی بۆ هاتنە مزگەوت و ماڵی خوا. با پاک و پوخترینەکە جوانترینەکە هەڵگرە لە ماڵە ئەوج لە جوانە لەبەر کرد بۆنە کە عەترێک. بەڵام بەڕێزان عەتر بەخوا ئەم وڵاتەی کوردستانی ئێمە بەداخەوە چۆن بۆتە شوێنی ساختکردنەوەی چی کەلوپەلی پیسی وڵاتانە، کابرای بێویژدان لە خواردەمەنی بە سەرچووی وڵاتانەوە کسپارەکەی دێنە و لێ دەداتەوە ڕقەمێکچکە هەرچی خواردنە دەیکەنە دەم و ورگی ئەو خەڵکەوە. عەتری بۆگەنی وڵاتانیش کە فرێ دەدرێ، من معلوماتم هەیە بە 1000 دیناروانە لە بازاڕەیە هەر لە وڵاتان فرێ درراوە. کابرا لێرە مایەکەی بەلاشە کە بەخوا ئەو عەتر لەوانەیە جێژت کە هەر تووشی نەخۆشیت کە نابێ بڵێ هەر عەتر بێ. بۆن خۆشترین، ئەسڵترین، جوانترین، ناسکترین، سووکترین بۆنێک کە خەڵک پێی خۆش بێ بە خۆتی کەی. ئەمجا دڵیشت خاوێن کەیتەوە، تەطەهەڕە چەند بە قورسی هێناوێتی، چاک چاک خۆت خاوێن کەیتەوە، لە ماڵە دڵەکەت خاوێن کەیتەوە بێیتە مزگەوت. بە ئومێدی خوا دەچم لەو برایانەی مزگەوتم سەلام و کەلامێکی جوان دەکەم، گردن ئازاییەک دەکەم، هەواڵپرسیەک دەکەم. چەند دڵم خۆش دەبێت کە مزگەوت بە قەرەباڵغی و دەبینم ئەم دڵە پاک و خاوێنە بێ حەقد و ڕقەت پاک کردەوە لە ماڵە. ئەمجا ثمە سەیری حەدیسەکە کە نەیفەرموو فا یان واو، ثمە بۆ تەراخی یعنی دوای ئەوەی تەواو لە خۆت دڵنیا بووی دیوی دەرەوە و دیوی ناوەت خاوێنە، ثمە مەشە ئەمجا بە پێ وردە وردە دێ. کە هاتی بۆ مزگەوت ئەزیزم سیارەکە سەریع مەکە، کە هاتی بۆ مزگەوت گورگەلۆقە مەڕۆ بەخوا ئەفرەی جەماعەت کەوم. پێغەمبەر فەرمووی هێواش بڕۆ، هێواش جوان لەسەرە خۆ مادەم کەم تەرخەمین نەکردو. ئەوەی هاتی و جەماعەت فریا کەوتی بە ئیزنی خوای گەورە ئەجرەکەت بۆ حیسابە. ئەوەی فریا نەکەوتی تۆ بە نێتی جەماعەت هاتووی خوا هەر بۆت حیساب دەکا، هەر بۆت حیسابە. هێواش جوان ورد ورد بۆی بڕۆ، پەلەپەل مەکە، شڵپەی پێڵاوەکانت نەیە. بۆچیش دێی ئیلا بەیتین من بیوتی الله، بەو هەنگاوانە دنێتە دەوێ بێ ماڵێک لە ماڵەکانی خوا. الله مزگەوت چەند شەرەفی هەیە، ماڵێک لە ماڵەکانی خوا. جات خوا خۆشەویستان بیر بکەنەوە جەنابەت بچی بۆ دیداری سەرۆکێکی پایەبەرزی ئەم وڵاتە کە خەڵک ساڵک سەرە دەنووسێت تا چاوی پێی بکەوێ، بڵێن وا جەنابەت داوەت کراوی و جەنابی کاک فڵان کەسی سەرۆک لەگەڵ تۆ دادەنیشێ. ئەرە توخوا بە جزداشەوە دەچی، توخوا بە بیجامەوە دەچی، توخوا بە نەعلەوە دەچی، بە گۆرەوی بۆ گەنیەوە دەچی. ناوەڵا دەگەڕی ڕۆژێ لەوە پێش جلت قەرز کردبێ کامەی جلی جوان و پاک و پوختە ئەوە لەبەر دەکەی، کام عەتری بۆن خۆش و ناسکە ئەوە لە خۆت دەدەی کە هەر یەکەم جار ڕوت خۆش دەکەی، حەز دەکەی ڕوت کراوە بێ، قژت داهێنراو بێ، قسەت شیرین بێ، کۆمەڵە وشەی جوان ئامادە دەکەی. ئەی تۆ دەی بۆ حزوری ڕەب العالەمین لە ماڵی خوادا. پێغەمبەر فەرمووی ئەمە ماڵی خوایە، ماڵی خوا، بۆ دیداری ڕەب العالەمین خالقی ئەرز و ئاسمانەکان دێی. توخوا ئینسان نەبێت شەرم بکات بە جلی خەوە بێتە مزگەوت، بە بیجامەوە بۆم بێتە مزگەوت، بە گۆرەوی بۆ گەنەوە بێ، نابێ نا ئەبێ هەر ڕوت کراوە بێ کاتی مزگەوت، ڕوت خۆش بێ، عەبوس نەبێ، ڕقل لە خەڵک نەبێ، لە خەڵک تووڕە نەبی، ئەبێ دڵت فراوان بێت. چۆن بۆ لای ئەو سەرۆکە دنیایە کە هیچی بتۆی بەدەست نییە، هیچی تۆی بەخوا بەدەست نییە، ڕوحی خۆشی بەدەست نییە، پارەی خۆشی بەدەست نییە، تو ئاوا خۆت ڕێک و پێک دەکەی. ئەی بۆ لای ئەو خوای کە هەموو شتێکت بەدەستی ئەوە، ڕۆژی 5 داوەت نامەی بۆ ناردووی. ئەبێ ئاگال لە خۆت بێ. بۆیەش هاتووی لیەقضی فەریضەة من فەرائض الله، بەس بۆی فەرزێک لە فەرزەکانی خوا جێبەجێکەی. خوایە هاتم خۆم خستە ماڵەکەت ئەم جومعەیە بکەم چونکە تۆ فەرزت کردووە لەسەرم، هیچ نیەتێکی ترم نییە. والله كانت خطوته، هەموو ڕۆیشتنێکت دوو هەنگاوە. قاچت هەڵێنا هەنگاوی یەکەم تەحط خەطیئەة، بە یەک هەنگاو خوا هەڵەیەک لەسەر ڕەش دەکاتەوە. گوناهێکت هەیە کەبیرەن یا گوناهی بچووکە، بەبێ شەرعیت زانیوە کە کردوتە، شانازیت پێوە نەکردووە، لێی پەشیمانی، باسن نەکردووە لای خەڵک و شانازیت پێوە نەکردووە، خوای گەورەی لە هەموو هەنگاوێکتا کە دەینەی بۆ ماڵی خوای گوناهێکی لەوانە لەسەر ڕەش کردویتەوە. والأخرى ترفع درجة، بدواميان خوا بليغ لا خوي لبهشتا برز دكاتوا، بليغ لا خوي لبهشتا برز دكاتوا، جاب زانت شن خير وبركته. سيميان لمزقوتا بوني تبي خوايا من دم يخون باك كموا. جو لم وتاري جمعة دقرم، جو لو تاري موعظي رمضانان دقرم بأميدي خوا لمالي خوا دا خون باك كموا. برزا مزقوت شويني باك نوية كم شد ميشكا. ئێستا جەنابتان هەموو دەبیستن بە حورمەتی ماڵی خوا گوێ لەم قسانەی ئێمە دەگرن، قسە ناکەن بۆ خۆتان. دەتەوێت هەموو شەکان وەرگری، لە جومعەیان نابێت تەسبیح ڕاوەشێنی خەریکی موبایل و فەیسبوک بی. بەخوا لە ماڵی خوادا لە مزگەوت ئێمەش کوشتی وانێ خەڵکم بینیەوە مامۆستا و تا دەخوێنەوە خەریکی فەیسبوکە.
یعنی هەر نازانێ بۆچی چووە ڕەنگە مامۆستاش نەزانێ باسی چ دەکا ئەویش هەر وەزیفەی خۆیەتی لە کۆڵی دەکاتەوە 10 دقایقێک و بڕۆنە دەرێ دواتر تەواو وەزعەکە تەواو کۆبوونەوەی حیزبەکان وایە نەخێ مزگەوت زۆر گەورەترە ئەبێ خەتیبی مزگەوت خۆی ئامادە کرد بێ ئەم جومعە چی بەم مسڵمانە بەڕێزانە دەڵێ کە لەبەر خوا هاتوون گوێی لێ دەگرن و بێدەنگ دانیشتون ئەبێ وردە وردە مێشکت بکەیتەوە بۆ بزانم دید و تێڕوانینم لە پەیامی خواوە بۆ خوای تاک و تەنها چۆنە ئەبێ هەموو جمعەیەک ئەم مێشکەت ساف بکەی لەگەڵ خوای خۆتا بە تاک و تەنها بیناسی لە کوفر و شیرک و هەموو گومڕایەک پاچی کەیتەوە لە ئیلحاد بێدینەکان گومانت نەخەنە سەر گومانێکیان دروست کرد بێ لە مزگەوت تا پاچی کەیتەوە ژاری کەی دووەمیان تێڕوانین بەرامبەر بە خەڵکی خوا لە ئیسلامەوە چی فێر بووم چۆن لەگەڵ خەڵکا تەعامل بکەم چۆن ئینسانێکی سالار و سەنگین و بەردی خڕی ناو کۆمەڵگانە بم ئینسانێکی کارای ناو کۆمەڵگا بم چۆن لەگەڵ خاکەکەمان لەگەڵ کوردستان و نیشتیمانەکەمان تەعامل بکەم چۆن ئەم خاکەم خۆش بووە ئەرکەکان و مافەکان جێبەجێ بکەم بەرامبەری چۆن لەگەڵ ماڵ و سەرۆت و سامان و کار و کەسابەتە بزانم ئیسلام چی کتۆ چۆن کارە پەیداکەم چۆنی سەرف بکەم لەگەڵ ماڵ و منداڵەکەمان لەگەڵ هاوسەرەکەمان چۆن تەعامل بکەم و چۆن کار بکەم بەخوا ئەبێ لە وتاری جومعەدا کە دانیشتی یەکێک لەمانە فێر بووبی مەدرسەیەکی هەفتانەیە جومعە ئەگەر چوویتە دەرەوە دەرسێکت خوێند بێ بەم منێتە هاتووی خۆت خاوێن کەیتەوە جاکە ئێرە خاوێن بۆ کەسەرە سەیری کە خوا مرۆڤی قیت و قنج دروست کردووە لەناو هەموو مەخلوقاتە ڕێک ڕادەوەستی سرت لە هەموو شوێنێک بەرزترە ئەم سەرە مێشکە بیرکردنەوەکانت لێرەدایە ئەگەر مێشکت جوان پاک و پوخت بوو بیری جوانت کردەوە بەخوا چاویشت جوان دەبینێ ها کەسێک بیری جوانی بەرامبەر بکەوە لە خۆ چاویشت جوانی دەیبینێ ڕقل لە کەسێک بێت جوانترین مرۆڤ بێت چاوت ناشرین دەیبینێ یەکسەر ئێرە تەسیر دەکاتە سەر ئێرە خوا چۆنی داناوە هەر بەڕێزان دواتر دیقەتی ئەم قسانە بدەن و بیری لێ بکەنەوە بیرکردنەوەی جوان بینینی بەدواوەیە کە جوان بینی دنیات بینی بەخوا قسەکانی یەخسە دێتە ناو دەمتەوە ها سەیری کرد لە چاوە بۆ دەم ئەمجا دەمت قسەی جوان دەکا کە جوان بیرت کردەوە جوان بینی دەمت قسەی جوانی پێدادێ هەر گوڵی پێدادێ وشەی ناشرینی پێدا نایە دوای ئەوە دێتە ناو دڵەوە دڵ لە خوارەوەیە ئەمجا گومانەکانت بەرامبەر بە هەموو خوای خۆت بەرامبەر بە خاکی خۆت بەرامبەر بە خەڵکی خوا بەرامبەر هاوسەر و مناڵت دایمە گومانی جوانن قەت گومانە خراپەکان بەدڵتانیان بەرامبەر بە کەس ئەمجا دەستەکانت کار دەکەن کە ئەمانە خاوێن بوون دەستەکانت ئەوەی پەیدای دەکەن حەڵاڵە و بە پاکی بە پوختی دەیکەنە ناو گەدەتەوە بەخوا کە گەدە نانی حەڵاڵ و پاک و پوختی تێکرا ئەوەی کە لە خوار گەدەوەیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا کە داوێنی ئینسانە تووشی زینا نابێ تووشی خراپە نابێ داوێن پاک دەبێ ئەمجا قاچەکانت حەزیان لە ڕۆیشتنە بەرەو شوێنێکی پاک هەڵت ناگرن بۆ شوێنێکی خراپ هەمووی دەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەکە بۆیە مزگەوت ئیشی ئەوەیە مێشک پاک دەکاتەوە بۆیە ئەگە خوانە ناسێک بڵێ کاکە ئەم هەموو پارەی لە مزگەوتانە دروست دەکرێت بۆ نایکەن بە خەستەخانە بۆ نایکەن بە زانکۆ بۆ مەکتەب وەڵامێکی پوختمان پێیە ئێمە لە مزگەوتا بەویست و ڕەحمەتی خوا ئەگەر نەمانتوانی بێ خەتای خۆمانە نەگە ئیسلام مێشکی خەڵک پاک دەکەینەوە ئەو کاتە کە دکتۆرێک زانکۆی تەواو کرد پارە پەرز نابێ خزمەتکاری میلەت دەبێت چونکە ئێرەی پاکە بە نێتێکی پاک بە چاوی خاوێن سەیری نەخۆشەکەی دەکات ئەندازیارێک بەرتیلخۆر نابێ مامۆستای خیانەت لە ڕۆڵەکانی ئەم میلەتە ناکەوت جوانیان فێر دەکات چونکە مێشکی خاوێنە ژنێک دڵپیسی لە مێردەکەی ناکات چونکە لە مزگەوتە مێشکی خاوێن بۆتەوە لە گومانە خراپەکان ئێرە ڕق و حقدی تێدا دروست نابێ بەرامبەر بە خەڵک لێ بوردە دەبی ئەمە پەیامی مزگەوتە مزگەوت ژەنگ لە دڵ پاک دەکاتەوە کوڕنووش لێرە مزگەری دڵ و دەروونە تەنها ئێرە دەرمانخانەی تایبەت بە نەخۆشی ناخە بەڵگەی ناوێ سەرچاوەی گشت خێر و چاکەش ساڕێژبوونی دەردی ناخە کە مێشک و دڵت پاک بۆەوە بەخوا کردار هەر هەمووی بۆ خۆی پاک دەبێتەوە و ئیشی مزگەوت لەسەر مێشکی ئینسان کار دەکا لەسەر دڵی مرۆڤ کار دەکا لەسەر چاو دەممان قسەکردنمان گەدە و داوێنمان بە پاکی کار دەکا لە مزگەوتا پێدەگەین مردانی مزگەوت خۆیان پاک ڕادەگرن وەکو جەنابتان هەموو جومعەیەک دەبێت سیرکەی لە فکرت لە دڕوانینت لە قسەکردنت لە ئەخلاق و ڕۆشتت بژار بکەی بژار ئەم جومعەیە مامۆستا پێوتم لە مزگەوتە ئەبێ من مرد بم ئەبێ ڕنگدانەوەی ئەم نوێژ و جومعە و جەماعەتە خەڵک لە بازاڕەکەیە بیبینێ لە دائیرەکەیە بەسەرمەوە بیبینێ بڵێ فڵان کەس ئەهلی مزگەوتە خوای ڕەحم بەخۆم بکەین بەم موسڵمانانەش کە گوێ لەم بەندە زەعیفە دەگرن خوای نەبینە لەکە لەسەر مزگەوت چونکە هەیە دەبێتە لەکە لەسەر مزگەوت خەڵک دەڵێ فڵان کەس ئەهلی جومعە و جەماعەتە پێت دەخەڵەتێ دواتر سەیرەکە تووشی چ بەڵایەک بووە ڕووداوێکتان بۆ باز دەکەم
نە حەدیثە و نە ئایەتە، نە ئایەتی قورئانە و نە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، بەڵام ماناکەی زۆر زۆر جوانە. لە زمانی سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە سولەیمانێکە لە موعجزەیەوە بۆ لەگەڵ باڵندە و حەیواناتە قسەی کردووە، ئاوا وەکو چۆن مرۆڤ قسە لەگەڵ مرۆڤ دەکات ئاوا قسەی لەگەڵ کردوون، ئەوە نەسی قورئانە بڕوامان پێیەتی، وەکو بە چاوی خۆمان بینی بێتین ئاوا دەزانین. باڵندەیەک شکات دەکا لای سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، سولەیمان چاوێکم کوێر بووە، ئەی پێغەمبەری خوا حەقم بستێنە. ئەفەرمێ بۆ چاوت کوێر بووە؟ ئەڵێ ویستم ئاوا بخۆمەوە. لەسەر گۆمە ئاوێک لەسەر کانیەک سێرم کرد کۆمەڵێ منداڵ و هەرزەکاری لێن نەمێرا لیان نزیکمەوە نەوەک بەردێکم تێگرن و ئازارێکم بدەن. چاوەڕێم کرد تینوێتی زۆری بۆ هێنام تا منداڵەکان و هەرزەکارەکان دوورکەوتنەوە. ئەو کاتە پیاوێک هات ڕیشێکی گەورەی درێژ، عەبایەک بەسەرەوە، کەشیەکی حاجی بەسەرەوە، ویقاری موسڵمانیەتی لێدەباری. وتم ئەمجا ڕۆژمە، ئەم پیاوە خواناسە ئەمینە، با بڕۆم لە تەنیشتەوە ئاو بخۆمەوە. من چوزانم لە مناڵەکان خۆم پاراست و خۆم تەسلیمی ئەم خواناسە کرد کە بەڕی قار و بەویش ڕیشیان ناسیم. والله هەر ئەوەندەم خۆش بوو بەردێکی هەڵگرت و ڕێک بەناو چاومی کێشە، چاوی کوێر کردم. سولەیمان فەرمووی با گوێ لەویش بگرین. ناردیان بە شوێنیان هات، ڕێک قسەکە ڕاست بوو. فەرمووی دەنووشێک لە ناو چاوی بگرە و گلێنەی چاوی بتەقێنەوە کوێری بکەوە. وتی سولەیمان پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ، والله من گلەیم لە چاوی نییە، چاوی تاوانی نییە، من بە ڕیشە درێژەکەی خەڵەتام، من بە جبە و عەمامەکەی خەڵەتام، من وەم زانی ئەمە پیاوی یەکلابووە و بۆ خوایە، زەرەری بۆ مێرولەیەکیش نییە، چ جای بەر بە چاوی مندادا. قوربان وەرە بەس داوامەوەی ڕیشی بتاشە و عەباکەی لێ بکەوە هیچ کەم ناوێ، با خەڵکی تری پێ نەخەڵەتێ. خەڵک بە خواناسی تۆ دەبینێ، دەڵێم فڵان کەس ئەهلی مزگەوتە عایلەیەکن ڕوو لە خوان، ئەبێ کردارەکانمان نەبێتە بەڵگەیەکی ناشرین لەسەرمان. هزار رحمة لو زاناني فرميانا الدين قبل أن يكون مظهرا فهو جوهر. خلقي نبزان دين بيش أو الروالتي دروا بي كروكي أو ناخا، كلاهما مهم لا شك. هدو كان جرينجن الروالة مسلمانا ندر كوي والله لو جرينج تروي الرفتار كانت مسلمانا بن. ما أقبح مظهر الدين على قلب فاجر. الناشرين كسيق ريشي قزيك يشتو توا بحساب يقاري مسلمانان وسيماي كساتي إسلامي في وديالا، بلام أويل ناخياتي ضليكي بتكاري ويرانا وكو نموني أو خانوا واي برزان كلا دروا سيدكي أنفي اللايا بايدو سيدفتر بس بردي حلان وتاب ترتيباتي بيويا، بلام لناو ومشكور جلي داور بيز النابس شنايوغا أوديو دمت خلكي ببيني أخوز قهد نمبيني أقول ما بزرو كشي درويتي وما كلاوي لناو حدو كان هبن جوانا. وما أحلى القلب النقي وإن لم يكن عليه شيء من مظهر الدين. بلام چن شيرين أو دلو دروني أو مشك باكي أو ناخو باكي كلا الروكشا ديبيني أضي بخوا برعمل هر كابرايش كاسكاري بازار خو هج نشاني آيني بي وديار نيا نابيني كسايتيكي آيني بي بەڵام کەتێکە ڵاوی دەکەی و تعاملی لەگەڵا دەکەی ئای چەند شیرینە، چەند ئاوەدانە، چەند خوای خۆش دەوێت، چەند بەرامبەر بە خوای خۆی پاکە، چەند بەرامبەر بە موسڵمانان پاکە، چەند ڕەفتاری شیرینە، چەند کردەوەی جوانە. بەخوا ئەمەیان چاکە. خوا گەڕ دیوی دەرەوەش لەگەڵ یا هەبێ هەردوویان بەیەکەوە جوانن. خانوویەک ئەگەر لە دەرەوە بلۆکەکانی دیار بن لە بەغیژ نەکرابێ ئەڵێ بەخوا لەوە چی ئەمە لە ناوە بە کەڵکی دانیشتنە ئەگەر چوویتە ناوە سەیرەکەی ئای چەند خانوویەکی پاک و پوختە، خۆ هەموو شتێکی تەرتیبە، خۆ هەموو ڕێز و حرمەتی بەخێراتنت دەکا، شوێنی نەرم و گەرمی هەیە. ئەڵێ وەڵڵا برام بەڕووکاری دەرەوەی خەڵەتە هەموو زانی کەلاوی بەڵام لە ناوە شکول ئاوەدانە ئەمە ئەساسە. با ئێمە کە ئەهلی مزگەوتین يحبون أن يتطهروا هەم دەرەوەمان خاوێنکەین هەم ناوەمان خاوێنکەین. با خەڵک کە تەعاملی لەگەڵا کردین بڵێ واللهی ئەشهەدو بالله بەسەهو نەچوون برا بەخوا کە کابران بینی ئەهلی مزگەوتە واقعاً ئەهلی مزگەوتە والله يحب المطهرين. بەو ئەندازەی کە تۆ خۆت پاک ڕادەگری خۆش بەو ئەندازەیە تۆی خۆش دەوێت. یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی. خوایە کە ئاتینا مزگەوت خوایە ببین بە بەرەکەت و خێر هەم بۆ خۆمان هەم بۆ مزگەوت هەم بۆ دەرەوە بۆ کۆمەڵگاکەمان. خوایە ڕەحممان پێ نەکەی ڕەحممان پێ بکەی بەهۆی ئێمەوە کارێک ڕەفتارێک قسەیەک کردارێکمان لێ نەبیندرێ کە خەڵک مزگەوت و کەسانی ناو مزگەوتی لا ناشرین بێ. یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن داوای دوعای خێریان لەم دەستە بەدەست نوێژانە کردووە، ئەوانەش دوعای خێریان داوا نەکردووە و نێتی خێریان پێمان هەیە. یا ڕەبی خوای شیفای بەخێری بۆ هەمویان بنێری.
خوایە شیفای بەخێر بۆ هەر هەمویان بنێری ئەوەی لەش بە ئازارە خوای بێ بەهانە و هاواریەوە ئەوەی هەر گرفتارێکی هەیە خوا لەو گرفتاری ڕزگاری کەی ئەوەی ناکۆکی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەی ئەوەی منداڵی هەیە بۆی ساڵح کەی سالار و سەنگینی کەی خوایە ئەوەی منداڵەکانی ناساڵحن هیدایەتیان بدەی خوایە ئەوەی هەر مناڵی نییە بە گەورەی خۆت ئەی بەخشن دەخوایە مناڵیان پێ ببەخشی خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.